بینەرانی عزیز و خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەی حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ خسرە و بۆکانی ئەندامی کۆمیتە مەرکەزی کۆمەڵە وتوێژەکەین سەبارەت بە ئەوزاعی سیاسی ئێران. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێ خسرەوەگە دەنگی منە بیسی زۆر خۆش هاتی بۆ بەرنامەی حوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هەوڕێ بوو ماندوو نەبن ئەسلامێ لە خزمەت ئێوە و هاوڕێیانی هەمکارتدا و هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە خزمەتتودام. فەرموو. سپاس بۆ تۆش هاوڕێ خسرەوە. هەروەکو لە زەریانای ئەوزاعی سیاسی ئێران لە ساڵی 1402 کە چەند ڕۆژە بەرحاڵ تێپەر بوو و ئەمانە لە یەک تەرەفەوە لەلایەکۆ خەڵک و مبارزاتی خەڵک و لایەکی تریش و جمهوری ئیسلامی و بە ئێدام و زیندان و دەستگیری و شکنجە و هێرشکردن بۆ سەر حرمەت و کەرامەت و مەعیشەتی خەڵک ئەم بەربەرەکانەیە لە پانایی ئێرانە دژ بە سیاسەتەکانی جمهوری ئیسلامی ئێدامەی بووە و خەڵک زۆر جددی و پرشور ئەلێی کولیەتی ڕژیمی جمهوری ئیسلامی لە مەیدانا بوون و ئێستاش جددیتر و پەیگیرتر لە مەیدانان دژ بە جمهوری ئیسلامی واتوانین لە سەبارەت بەم ئێترازات و مبارزاتە ئێترازاتی کاریگران، زەحمەتکێشان، بازنشستگان، ژنان بە تۆری ڕۆژمەڕە و هەر ڕۆژە بە پانایی ئێران لەم لاولەولا دژ بە جمهوری ئیسلامی ئێدامەی بووە. لەم رابطە پێت وایە دەوڵەتی ڕئیسی چۆن واردی ئەم بەربەرەکانەیە لەگەڵ خەڵک و بۆحرانەکان بووە؟ ئایا توانیویە ئەم بۆحران و مبارزاتەی کە خەڵک دژ بە جمهوری ئیسلامی دەستیان پێکردو لە مەیدانادا توانیوێ مەهاری بکە؟ نەزەرتان کولەن رابطە بە ساڵی ڕابردوو لە ئەوزاعی ئێران چییە؟ هەر وەک ئێوە ئاماژەتان پێکرد و هەموو ئاگادارن، ڕاستیکەی وەیە بە دوای دەستپێکی بزوتنەوەی ژینە کۆماری ئیسلامی بە ڕەواڵی هەمیشەجی خۆی دەستیدایە سەرکوتێکی بەبەزانە و سەرکوتێکی خوێناوی و لە تەواوی ئامرازەکان و کەرسەکانی بەردەستی کەمچی وەرگرت بۆی کە لە بەرامبەر ئەم بزوتنەوە شۆڕژێرانەیە کە بنەماکانی کۆماری ئیسلامی کرد بۆ ئامانجی خۆی و کۆمەلگای ئێرانی لەرزاند، کۆڵەکەکانی دواقێدا ئیدۆلۆژیک و دەسەڵاتی سیستمی حاکمی وە لەرزە هێنا بە پێی ڕەواڵی هەمیشەجی خۆی پەنای برد بۆ ئامرازی سەرکوت و ئێوە ئاگادارن کە لە ماوەی بزوتنەوەی ژینا و یەک ساڵی ڕابردوودا زیاتر لە 600 نەفەر لە خەڵکی ناڕازی و محتەرزی ئێران و کوردستان لەلایەن دژخیمان، لەلایەن سەرکوتگەران، لەلایەن هێزە کۆنەپەرستەکانی کۆماری ئیسلامیەوە بەداخەوە گیانیان لەدەستدا. لەو ماوەیەدا زیاتر لە 20,000 زیندانی یا خەڵکی ناڕازی لەلایەن ڕژیمەوە دەستگیر کران، برانە زیندانەکان و بە شێوەیەکی زۆر بێبەزیانە کۆماری ئیسلامی ئەشکەنجەی کردن بە پێچەوانەی جاری جاران کە سایرەکرد هەرمی گیانبەخت کردوان و کەسانێک کە لەژێر ئەشکەنجە ژیانیان لەدەستداوە و یا کەسانێک کە لە سێدارەی داون بە درەنگ و ماوەیەکی زۆری لەشێشە تا تەحویلی بنەماڵەکانی دەدانەوە، بەڵام لە جەریانی ئەو ئاخیزە جەماوەریەدا بۆی کە خەڵک چاوترسێن بکە تەرمی ئەشکەنجەکراوی زیندانیان، تەرمی جەستە و تەرمی ئێعدام کراوان بە ئەشکەنجەی سەر جەستەیان و سەر لەشیانەوە دەست بەجێ تەحویلی بنەماڵەکانی دەدان و مەبەستیەوە بوو کە کەش و هەوای خۆفناک لەناو کۆمەلگایەدا بەوجود بێنێ. سەرەڕایەوەی کە دوای 3-4 مانگ ئێمە دیتمان کە ئەو بزوتنەوەی لە حاڵەت و شکل و شەمایلی ڕۆژەکانی ئەوەڵ و مانگەکانی ئەوەڵیدا نەماوە، هەموو ڕۆژێ لەسەر خەیابان نەبوو، بەڵام بە شێوازی جۆرا و جۆر ئەو بزوتنەوەی هەر وەک جەنابیش داماژەت پێکرد هەر درێژەی هەبووە و بەتایبەت لووتکەی ئەو درێژەیە، لووتکەی ئەو ئیدامەی بزوتنەوەی ژینا
لە ئاعترازاتی هەموو ڕۆژەی کرێکاران بازنشستەکان و چین و توێژەکانی دیکەی کۆمەلگادا خۆی نیشانداوە. جا ئەومان پێ دەڵێت کە ئامرازی سەرکوت کە ئامرازێکی هەمیشەیی 40 ساڵەی کۆماری ئیسلامی بووە، نیشانی داوە کە کارایی خۆی نەماوە، نیشانی داوە کە خۆ دروستە سیستمی سەرمایه‌داری حاکم کەڵکی لێ وەردەگرێ، بەڵام ئێستا ترجاری جاران نییە. هەر بۆیەیە کە دوای ئەو هەموو کشت و کوشتار و ئەشکەنجە و ئێعدام و هەمووی ئاوانە ئێمە دەبینین کە هەر ئەو ڕۆژانە خەباتی کرێکاران لە وڵات زۆر بە بەرچاوی درێژەی هەبووە، دەستکەوتی باشیان هەبووە. ڕۆژ نییە لە گۆشە و کەناری ئەو وڵاتە خەڵک بە شێوازی جۆرا و جۆر لە کرێکارانەوە بگرا، مەعەلیمان و بازنشستەکان و ژنان و دانیشتویان و سوزانم کرێکارانی شارەدارەکان و کرێکارانی بێکار و هەمووی ئاوانە بە دژی دابوونەریت، بە دژی قوانینی چەوسێنەرانەی سیستمی حاکم بە شێوازی جۆرا و جۆر نێنە سەر شەقام. جا ئەمە دەبێت نەتیجەیەکی خولاسە وەرگرنەوەی کە دەوڵەتی ڕئیسیش هەر بە پەیڕەوی لە دەوڵەتەکانی پێشوو پەیڕەوی لە دابوونەریتی کۆنەپەرستانە و دژە خەڵکی کۆماری ئیسلامی دەستیدا سەرکوتیشی زۆر زۆر خەشن، سەرکوتێکی زۆر زۆر بەربڵاو، بەڵام بە خۆشیەوە دیارە ئیتر بە هۆکاری ئەوەی کە ئەو سیستمە ئەوەندەی فشار بۆ خەڵکێناوە تەواوی ڕێگاکانی لە خەڵک بەستۆ، ئەی ئیتر سەرکوتەکەشی کارایی جارانی نەماوە. هەر بۆیە خەڵک چاوترسێن نابێ، خەڵکە لەسەر شەقامن، ژنانی شۆڕژێر، ژنانی خوازیاری ئازادی ڕۆژنێ لە مێترۆکان و لە مەیدانەکان و لەسەر شەقامەکان و لە شوێنە گشتیەکان دەرنەکەون بە قەول حیجابی ئیجباری و بە ئازادی بە دەربڕینی ڕاو باوەڕی خۆیان بەوە نیشان دەدا کە ئەم استراتیژیای کۆماری ئیسلامیش لەگەڵ بۆمبەست مواجه بوو. زۆر سپاس بۆ تەوزیحەکان هەورە خسرەوە، وەکو خۆت بە وردی ئیشارەت کرد، جمهوری ئیسلامی هەر لە سەرەتایی بە قودرەت گەیشتنی کوشتن و بڕین و ئێدام و شکنجە و هەرچێک لە دەستی هاتووە نسبەت بەو خەڵکە درێغی نەکردوە لە قەتڵ و جەنایەت. لە رابطە لەگەڵ ئەمە بەتایبەت لەم دەورەشە بە دوای مەسەلەی مەرجی ژینا و ساڵی 1401 دەستگیری و شکنجە و زیندان و ئێدامی بەرینتر کردووە. ئایا جمهوری ئیسلامی دەتوانێت بۆ بەقای خۆی دیارە تەواوی ئەم سەرکوت و ئێدام و کوشت و کوشتەرانە و تعڕض بە مەعیشەتی خەڵکیش بۆ ئیدامەی حیاتی خۆیەتی دەتوانێت بەم شگردانەی خۆی ئومێدوار بێ؟ ئایا واخیرەن لە سەراسەری ئێران و کوردستانیشە بەتایبەت لە کوردستانە شاهدی ئەوەین کە ماشێنی قەتڵ و کوشتار و ئینسان کوژی جمهوری ئیسلامی دەورێکی زۆرتری هەڵگرتووە و باستابی ئەم وەزیەت و قەتڵ و جەنایەت و تعەڕوزە لە سەراسەری ئێرانە و بەتایبەت لە کوردستانە ئێوە چۆنی دەبینن؟ ئایا جمهوری ئیسلامی توانێت بەم قەتڵ و جەنایەتانەی خۆی پێش بە مەبارزات و ئێترازاتی بەشای جۆرا و جۆری کۆمەلگای ئێران و کوردستان بگرێت؟ دەزانی هەورە بوو ڕاستیکە ئەوەیە کە مێژووی نەتەنیا ئێران و ناوچەکە و خاوەرمیانە، بەڵکو مێژووی کولی جیهان ئەومان پێ دەڵێکە لە تەواوی دنیادا هیچ حکوومەتێک تا ئاخر نەیتوانیوە بە زەبر و زەنگ و بە دیکتاتۆریەت و بە سەرکوت و ئێدام و بە شکنجە درێژە بە حیاتی خۆی بدا و ئەو زوڵم و زۆرەیە لە قۆناغێکی مێژوویدا دەپسێت تەواو دەبێ و بە دڵنیاییەوە ناتوانێت ئەهداف و ئامانجەکانی خۆی بپێکێ. هۆکارەکەشی ئەوەیە کە کۆمەلگای ئێران سەر ڕایەوەی کە ئێران وڵاتێکی زیادە لە حەد دەوڵەمەندە لە ئەنواع و ئەقسام ئیمکانات و لە نەفت و گاز و مەنابع و داهاتی سەنعەتی و کەشاوەرزی و هەمووی ئەوانە بەهرەمەندە، بەڵام بە هۆکاری ئەولەویەتایە کە حاکمیەتی ئەو وڵاتە حاکمیەتی ئیسلامی بۆ خۆی قائلە و معلومە کە خەڵکی لە فەقردا ڕاگرتووە، بۆحرانهایەکی زۆر زۆر بنەڕەتی قەیرانهایەکی ساختاری کە لە زات و ماهیەتی سیستمی سەرمایه‌داریدانە، ئەویش سیستمی سەرمایه‌داری کۆماری ئیسلامی ئەوانە لەوە قوڵترن کە حاکمیەت بتوانێت بە ئیسلام دەستبردن بۆ ئامراز و کەرەسەی سەرکوت توانێت خەڵکی پێ ناچار بە پاشەکشێ بکات. هەر بۆیە ڕاستەکەی ئەوەیە کە ئەگەر
ئەم ئامرازەی ڕژیم توانی بای سەرکەوتوو بێ ئێمە ئێستاکانی دوای 45 ساڵ لە هاتنە سەرکاری 44 ساڵ لە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ڕۆژانە شاهدی ئەوەی نەدەبووین کە بە چەندین حرەکەتی بچووک و گەورەی نارزاتی وەکو مانگرتن و وەکو ڕێپێوان و وەکو کارخانە داگیرکردن و وەکو سوزانم زۆر حرەکەتی دیکە کێستاکانی ڕۆژانە دەیبینین لەلایەن ژنان و لەلایەن گەنجان و لەلایەن هەموو چین و تۆژەکانی ئەو کۆمەلگایە ڕووی نەدەدا. جا هەر بۆیە ڕاستەکەی ئەوەیە کە ئەو قەیرانانە قەیرانهایەکی بنەڕەتینەکە سیستمی حاکم دەگەڵی بەرەو ڕوویە چەند وێچی زۆر زۆر گەورەی هەیە کە ئەوە بە ئێمە دەڵێکە بۆی دابین ناکرێ. یەکیانەوەی کە سیاسەتی ڕاهبوردی و استراتژیکی کۆماری ئیسلامی لە ناوچەکە شکستی خواردۆ شکستی هێناوە. وەختێک کە تۆ دەبینی لە رابطە لەگەڵ وڵاتێکی ئێرتجاعی وەکو عەرەبستان ئەو هەموو قسە گەورەیان دەکرد ئەو هەموو هەڵوێستیان هەموو بەڵامێستاکانی وادار بۆخواان مەجبورن دەستن دەگەڵی دادەنیشین پەیوەندی دەگەڵ دەگرنەوە دەگەڵ میسر بە هەمان شێوە ئەو بە ئیسلاحات تەغیرات و ئەو ئاڵوگۆڕەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەوەجود تاتۆ بە بڕوای من بۆمبەستی سیاسەتی ڕاهبوردی و استراتژیکی کۆماری ئیسلامی نیشاندا. ئێوە سرنج بدەنە ئەوەی کە ئێستاکانی فەسادی ئیداری لە کۆماری ئیسلامیدا بێداد دەکات بودجەیان بۆ تەمین نابێت دزی اختلاس گەیشتوتە لووتکە بەگشتی بێکاری و تەوەڕۆ و سوزانم ئەنواعی خەساری کۆمەڵایەتی بەربینجی و کۆمەلگای گرتووکە حتا ئێوە ئەگەر تەوجه بکەن لە ئەو فایلە نەهێنیانەی کە چەند پارەکە لە سپای پاسداران و بەشی قودسی سپای پاسداران دەرکەوت ئەو جێ ئیسداماری و ئیستیسانی نیروهای ئەمنیەتی و سەرکوتکەی کۆماری ئیسلامی نیشان دەدا. وەختێک کە دەیان کوت ئێستا ئیتر بەدەنە بە قسەمان ناکەن ڕیزشیان کردو تەنانەت عدەیەک پەیدابوونەکە لە نێو خودی سپای پاسداران ویستویانە بە کەرەسەی قورس بە بەیتی خامنەیی و ئەوانە بووم تۆپباران بکەن تەنانەت ئیطلاعاتی تەبەقە بەندی شدە و حساسیان عواملی سپای قودس فرۆشتۆ بە ئیسرائیلیەکان. منزورم وایە کە ئەو قەیرانانە قەیرانهایەکی بنەڕەتینەکە بەربینجی بەو سیستەمە گرتووە. جا ئەو سیستەمە پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ هیچ ڕێگایەکی دیکەی بەغێریەوە کە بە شێوازێکی شۆڕژێرانە لەبێین بچێت بەغێری ئینقلاب بەغێری سەرنگونی ئینقلابی کۆماری ئیسلامی هیچ ڕێگایەکی دیکە لەبەر خەڵکی ئێران و کوردستان نەماوەتەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەورێ خسرۆ. باتەوەجێ بە فەزای مبارزاتی خەڵک لەلایەکۆ دژ بە جمهوری ئیسلامی و بگیر و ببند و ئەعدام و هێرشکردنی جمهوری ئیسلامی بۆ سەر خەڵک بەڕایەوە تەحەولات لە کوردستانە دەتوانێت بەوە ختم ببێ کە ئیتفاقێکی مهمی سیاسی لە جامعەیە ڕووبدا یا ئەم ئیتفاقە لە گرەوی ئێترازاتی سەراسەری خەڵکی ئێرانە چەندێ ئەمانە بە یەک و ڕەبتیانەدا ئایا دەتوانێت لە کوردستانە بە تەنهایی منجەر بە ئیتفاق و ئیتفاقێکی مهمی سیاسی بێت؟ ئێمە لە ماوەی 40 ساڵی ڕابردوودا و بەتایبەت لە سەرەتاکانی شێزدا بە هۆکاری حەجمێکی زۆر زۆر بەرین لە تەبلیغات و پرۆپاگاندێکی کە حاکمیەتی ئیسلامی سەرمایه‌داری بە دژی خەڵکی کوردستان دەیکرد تا حدودێکی زۆر لەسەر بیرڕای گشتی لە شوێنەکانی دیکە ئێران ئەو کاردانەوەی بوو و تا حدودێک بە هۆکار لەلایەکەوە بە هۆکاری ئەو نوع عملکردەی حاکمیەت و لەلایەکی دیکەوە بە هۆکاری تەفرەقەفکەنی ئەحزاب و جەریاناتی ناسیۆنالیست و دواکەوتوو تا حدودێک جیاوازیەک و دوورکەوتنەوەیەک لە بینی بزوتنەوەی سەراسەری و بزوتنەوەی شۆڕژێرانی کوردستان بەوجود هات بوو. بەڵام ئێمە موافقین چی نمونەی سەرکەوتووی یەکگرتن و خەباتی هاوپشتی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی سەراسەری ئێرانمان بە چاوی خۆمان لە بزوتنەوەی شۆڕژێرانی ژینادا دیت. ئێمە دیتمان کە لەو بزوتنەوەیدا نەتەنیا خەڵکی کوردستان لە بزوتنەوەی سەراسەری و دوانەکەوت بەڵکو کوردستان بوو بە چشم چراغی ئێران بەڵکو مشارکەتی زۆر فعالتری کرد و یا بە پێچەوانە
شوێنەکانی دیکەش پشتیوانی خەڵکی کوردستان بوو، شوێنەکانی دیکەی ئێران. مەبەستمەوەیەکە بە هۆکاری مناسباتی اقتصادی، بە هۆکاری نەوعی ستەم و نەوعی زوڵم و زۆڕی و چەسانەوەیەکی کە حاکمیەتی سەرمایه‌داری لە سەرتاسەری ئێران بە کوردستانیشەوە دەیکا، ئێستای تر دەردی مشتەرەکە، خواستی مشتەرەکە. هەر بۆیەیە بەڕاستی ئەوە مسۆگەر دەبێت بە دڵنیاییەوە. من پێم وایە ئاسۆ ئەوەمان پێ دەڵێ تەنانەت ئێستاکانیە ئەحزاب و لایەنی ناسیۆنالیستیش متوەجێ ئەو قەزیە بوونەکە بە تەنیا لە کوردستان تەعینی سەرنوشتی حکوومەت و داهاتوو سەرنوشتی ئێران و کوردستان ناکرێت. بۆیە کە دەبێت تەبەقەی کاریگەر چ لە کوردستان چ لە ئاستی ئێران چارەنووسی هاوبەشی هەیە. ئەگەر کو ئێستاکانێت تۆ دەبینی لە مەسەلەن سیستان و بەلوچستان، لە کەحکویلە و بۆی ڕەحمەد، لە چوزانم ئازەربایجانی شەرقی، لە ئیسفەهان، لە شیراز بێکاری بێداد دەکا، فەقری مزمن، احترازاتی ڕۆژانەی چین و تۆژەکانی کۆمەلگای ئەو کۆمەلگایە لە کوردستانیش بە هەمان شێوە ئەو مشکلاتە هەیە. لە کوردستانیش ئەوە نییە کۆڵبەر دەچێت سینجی خۆی بەرگول لە دەدابوو پارونانەیەک، ئەوە نییە سەفێکی زۆر دوور و درێژی کرێکارانی بێکار دەبینین، ئەوە نییە لە کوردستانیش بەدەیان خەساری کۆمەڵایەتی لەژێر کاردانەوەی ئەولەوێتای سیاسی کۆماری ئیسلامی بەوەجود هاتووە. بجا کەوا بوو ئەو دوو پێکاتێ ناکرێت یەکجیا بکرێنەوە و سەرنوشتی هەردووشیان و چارەنووسی هەردووشیان لەگەڵ یەکتر گرێدراوە و هەمووی فاکتۆرەکان ئەومان پێ دەڵێن کە ئاسۆ بۆ خەبات و بارزاتی سەراسەری ڕوونا و من پێم وایە کە لە هاوپشتی و ئیتحادی تەبەقاتی و چینایەتیدایە کە نەهایەتەن تەکلیفی حاکمیەتی سەرمایه‌داری لە ئێران ڕوون دەبێتەوە. زۆر سپاس بۆ تۆزەکانت هەورێ خسرە و مەحدودیەتی کات زیاتر ئیجازە نادا پرسیار بکەم. ئەگەر لە 1 دقیقەدا نوکتەیەک شتەیەک من نەمپرسی بێ و پێ وا بێ مهمە لە 1 دقیقە فەرمۆگەنا. زۆر سپاس بۆ تۆزیەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا بە هیوایەوەی بتوانین لە بەرنامەکانی داهاتوو سەبارەت بە مەوزوعات و مبارزاتی جۆراوجۆری خەڵکی کۆمەلگای ئێران توانین لەگەڵ ئێوە بین و قسەوباسی زیاتر بکەین. زۆر سپاس کاک هەمووجان لە داوەتەکەتان. من فقط یەک نوکتە زۆر خولاسە وەکو نەتیجە ئیشارە پێ بکەم، ئەویش ئەوەیە کە ڕێکار بۆ ئەو وەزعیەتە چییە، دەبێت چ بکرێ بەڕاستی. من پێم وایە کە کۆمەلگای کوردستان و ئێران بە شوێنێک گەیشتوون. مەسەلەن تۆ لە ئێعترازاتی بازنشستەکانی هەفتەی ئەخیری کرمانشادا وەختێک کە چاو لێ دەکەی پلاکاردێکیان پێەیە کە زۆر مشەخەسە، ینی تابلۆیە پێ متوەجی ئەو قەزیە هەنە کە دەڵێ دەردی مشتەرەک فەریادی مشتەرەک، هاواری هاوبەشی دەوێت، دەردی هاوبەش هاواری هاوبەشی دەوێت. یا لە پلاکاردەکان دەنووسن تەواوی بازنشستەکانی کشوەری، لەشکەری، تامینی اجتماعی، مخابرات، علومی پزیشکی، نەفت، فوڵاد، ئیتحاد و ئەوەمان پێ دەڵێکە هەڵسوڕاوانی ناوە، خەباتکارانی ناوە لە هەموو چین تۆژەکان، لە هەموو گزوتنەوە کۆمەڵایەتەکان متوەجی ئەو هەڵقەی مەفقودەیە بوونە کە دەبێت تەشەکولی سەراسەری بە وجود بێنن، دەبێت متشەکل بن، دەبێت بە هێزی خۆیان بەبێ هەر چەشنە دوودڵی و دڵەڕاوکەیەک نسبەت بە دەستێوەردانەکانی وڵاتانی ئەمپریالیستی و مێدیای بەقەوەتی بورژوازی فقط و فقط متشی بە خۆیان و بە تەشەکولاتی خۆیان بن و بە بڕوای من لەژێر ڕەهبەری و هێژمۆنی تەبەقەی کاریگەر و ئەوە تەنها ڕێگای ڕزگاریە لە وەزعیەتە فەلاکەتبارەی کە حاکمیەتی سەرمایه‌داری تەحمیلی کردو بەسەر کۆمەلگای ئێران و کوردستاندا. زۆر سپاس لە داوەتەکەتان. جارێکی تریش سپاس بۆ بەشداریت و بۆ تەوزیحەکانت لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. هەربژین. بینەرانی عەزیز و خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و سات